بەپێی راپۆرتێکی دەستەی دەستپاچی لە ساڵی 2018دا بەهای گەندەڵی زیاتر لە 275 میلیارد دینار بووە. تەنها 5 میلیاری گەڕێندراوەتەوە بۆ خەزێنەی حکوومەت. وەزارەتی دارایش لە ڕێزبەندی وەزارەتەکان کە داوای سزاییان لەسەر تۆمار کراوە بە 31 داوا بە پلەی یەکەم دێت و وەزارەتی ناوخۆش بە 28 داوا بە پلەی دووەم دێت. ساڵانە تقریبا 20 تاسی حکم هەبووە و پێشبین دەکرێت ئەم ساڵیش زیاتر بێت. سەرۆکی دەستەی دەستپاچی هەرێمیش دەڵێت چەندین کێشەی یاسایی هەیە کە دەبنە ڕێگرت لە بەردەم کارەکانمان لە لێکۆڵینەوە لە کەیسەکانی گەندەڵی. یەکێک لە کێشەکان کەمی ژمارەی لێکۆلەرە کە تەنها 13 لێکۆلەر هەیە بۆ 800,000 فەرمانبەری کەرتی گشتی. کێشەی دووەمیش هەبوونی پارێزبەندیە کە ڕێگری دەکات لەگەڵ ئەو کەسانی سکاڵیان لەسەر تۆمار کراوە لێکۆڵینەوەیان لەگەڵ بکرێت و ڕەوانەی دادگا بکرێن. مەسلە دەسەڵات مشکلە دەسەڵات نییە خۆت و قانونەکە ئەڵێ هەر تاوانبارێکت و هەر تاوانبارێک توانین داوای بکەیت. بەڵام وەکو باسم کرد یەکێک لە خاڵەکان ئەوێ زۆری پارێزبەندی و موافقەی سەروی ئەوێ یەکێک لە خاڵەکان مەسەن تو ئێستا ئەندامی سندیکایەک داوا دەکەی بۆ نمونە ئێستا ئەو پارێزبەندی هەیە مەسەن حەسانە هەیە ئێستا جاشکە کە خولی پێنجەی پەرلەمان دەست بەکار بۆ ئێمە لە هەوڵ دەین لە کەمتر لە مانجێک تا پرۆژەی هەموارێشکە تاقدیم بکەین هەموو ئەو خاڵانێک کە بەڕێز زۆر خاڵێتریش کەمە لە کاتی ئیشکردنا بۆمان دەرکەوتووە جایش کە پێشکەش پەرلەمانی کوردستان دەکەین کە هیوادارین بتوان کۆک بن لەسەر ئەوەی کە دەستە بە دەسەڵاتی زیاتر بتوانێت لە 2019 ئیشەکانی بکات. لە ساڵی 2018دا دەستەی دەستپاچی 170 کەیسی گەندەڵی ئاراستەی دادگا تایبەتمەندەکانی کەتن و تاوان کردووە کە 33 کەیسیان یەکلایی کراوەتەوە و 117 کەیسیش لە دادگایە و 30 کەیسیش گەڕاوەتەوە. هاوکات فەرمانگەی لێکۆڵینەوەی دادوەری و دەستگیرکردن و ئامادەکردن 57 بڕیاری دەستگیرکردنی دەرکردووە 29یان جێبەجێ کراوە و 28یان جێبەجێ نەکراوە. ئەو کێسانی حەسم بوونە 55 کێس حەسم بووە 35 کێسیان ئیدا نەکراوە 20 کێسیشان ئازاد کراوە چکە حەسم لەم ئازادکردنیش هەر حەسمە حکمی پێدەرچووە. لێرکوانە ئەوەی کە جەنابەت باسی دەکەی 89 کێس ئی 16 عەبدە بوو و 86 کەسیش ئی ساڵی 2018 مەجموع ئەوەی کە مدەوەر ئێستا 176 کێسمان لە محکەمەی مایتەوە. گەندەڵی بووەتە پەتایەکی کوشندە بەسەر جەستەی حکوومەت و سەرجەم سێکتەرە جیاوازەکان. نەبوونی ئیرادەیەکی بەهێزی بەرپرسانیش بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی وای کردووە ئەو پەتایە ساڵ دوای ساڵ ڕێژەکەی بەرز بێتەوە و بەرپرسانی هەرێمیش ئامادەنینە دادگایشی تایبەتمەند بە کەیسی گەندەڵی بکەنەوە. ئەمەش بووەتە هۆی دواکەوتنی کەیسەکانی گەندەڵی لە دادگاکان. بە جۆرێک کەیس هەیە ماوەی 2 ساڵە ڕەوانەی دادگا کراوە بەڵام تا ئێستا کاتی دادگایی بۆ دیاری نەکراوە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.